دلبرین لەواچە بیری بێ شتێکی زۆر خۆشمان خوارد نانێکی بەیانی زۆر تایبەتمان خوارد هێنی هەستم کرد یان ڕۆنەکەرە بوو یان شتێکی ئاوا بوو زۆر تایبەت بوو نازانم بیرم نییە با دلبرین پێمان بڵێ دلبرین بانیت باش سڵاوت لێ بێ ئەڵێ ماستیلایەوە زۆر کوالیتی باش و تامی خۆش و تەنها ماستەیە یان ئەو شتێک کە من باسم کرد چی بوو بەیانێکی خواردمان ڕۆن بوو چی بوو قەیماغ و شتێکی لەو بابەتە بوو کێڵە بیری ماوە دلبرینی دا هەڵا لەواچە بیرشی نەما وڵات بیرام نەما ئاری سپێدە باش لانا نەما هێبیا دەمێکی خۆش ئاری ئەو جوگرافیا و ئاکری لێ هەی ئەگەرە یان سەبەبە و خەڵکێکی زێدە هەل سنتەرێ باژێرا نێزیکی سنتەرێ باژێر هەمژی گوندە هەمژی ئەو جن زنجیرەچەند و لە ئاکرێدا دەرباز بن خەڵکێکی زێدە بەرێ خوددا بەخودانکردنا مەڕۆماڵاتی وەکو تەژی گوتی پتریشە 100,000 سەرمە ڕۆماڵاتی سنوورە قەزا ئاکرێ هاتنە تۆمارکردن ئەوە ئامارە ڕێبەبەری گشتیا دووکیە ساڵی بەری نوکە ئامارە هات بوو تۆمارکردن ئاری ئەگەر بەری کو بشمانێک مێبوان خۆ ئەس بەحسی بێ بابەتێک بکەم ئەوە کوتە بەحەزکردی لە ئاکرێ بەرهەمن خۆماڵی و بەرهەمێ شیرەمەنی ئاکرێ ئینزان یعنی گەلێکا بناوبانک ئەوان بەرهەمێت شیرەمەنی وێت خۆماڵی لەوە ئاری ئەسن هەم تو بەحسی کێ بێ بڕاستی چونکی ئاکرێ گەلێک دەبەرەکە دەوڵەمەندە تێشتێ سپێدایە وەختێ وەکینگ بێژن نانێ سپێدایە دلبرین چی بەناوبانگە ینی زیاتر چی بەناوبانگە چ بەرهەمێکی شیرەمەنی زۆر ئاری ئەگەر ئەس بەحسی تشتێ یعنی بژلی شیرەمانیت بگشتی ئەزێ بەحسی تشتێ تێشتا سپێ دەکەم یان نانێ بەیانی بوونو منە ماستێ هەیە چێلەی هەیە مەڕی بوونو منە ئەو تشتێک و سپێدا خەڵک تێتە خوارن هەنگبینێ منتەقێ چیایە تەحینا خۆماڵیە ئاکرێ گەلێک بەرهەمی دیتر هەندێک جۆرە قەیماق لە مووسڵ تێت ئەوشی ژبەرک و ئاکر و مووسڵ نزیکەیەکە لەو ڕاو قەیماق لەوێرە تێتن و ڕۆژانە تێتن بۆندێک و خراپ نەبێتن ئەدە چمەلاڵی مێبانێ خۆک و حەجیتەها کەسێکی گەلێکی بەرنیاسل ئاکرێ هەردەمەک و بەحسی ناوێت کەن ئەکسەر بیراویل ینی بیرامەل دکانە شیرین سپیات تێتەوە نۆکە بوونم منە ئەو تشتی کۆلبەردەستەوی هەموو ماستێ دەڤەرەیە وەجام دێ بەحسی وێ چڕووکێکی کە ماستی ئاکرێ بۆچی بناوبانگە یعنی شیرەمەنی شێوەیەکی گشتی حەجی سپێدە باش حەجی بەحسی ئەف ماسە بکەی ماشەڵڵا ئەف ماسە چەوەڵ ئاکرێتە دروستکردن یعنی تا تازە بەحسی هەولێرێکی ڕەگە نەبیتە غیبەتە هەولێرش دەگوتن کە ئەم بوو هەولێرش تنێرین ئەف چڕووکە ماسی لە ئاکرێت چەوە معدل ڕۆژێ تقریبا 100 کیلو زیاتر بوو هەولێرێکی ماستەمە ماستەمە ئەم شیری یەتەین بوو مەخۆربەتکەن گوندۆ و من کەسێکی هەیە دەمەوێ ئەو بوو من چێت کەتوت هەست نایە مەعمەل و ئەوە ڕژمیتەن بەس چێت کەتن و بەرێت کەتن حەجی ئەوێ شۆڕەزەکە خاص بێتن ونیا چونکی ماستە گوتە گەلێکی حەسن بەڵێ ئەو چکسنت نییە ماستە گەی بەر ئەوە ماستەها ئەوە ماستە بەرەکە دێ ینی گەلێک خۆرنش ئاری هەگەز باتل حەجی ئەس بەحەسکەم یعنی ئەیکە تایبەتمەندێت ماسی ئاکرێ ئەوە ئەکە هەندێک جۆرە ڕەنگێکی چێتکەن ئەگەر تو بالعکسیشکەین بەر ڤۆژێشکات ماسەکە هەر ناڕژێتن ئەوە هەموو سەروێندێت بین دەبێت و شارەزیات 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵیە و خوددانم بەر ڕووماڵاتی وی کارێتکەن حەجی ئەگەرم بەحسی ماسی بکەن چ نەوەعک لێرە زیاتر چێتن یە چێلە چیتر ئەوانێ مەڕی چیتر هەموو چیت ماستە مەڕین هەموو مەڕغوبترە بێگۆ بێم سێنی بەندێ سێڵ سەرمە سێنی بەندێ حەجی سنوورێ قەزا ئاکرێت چەند عایلە هەنە چەند خێزان هەنە و یعنی معیشەتەوان سەوی کار والله زۆر هەرە حتى 200 مال زیاتر معیشەتی وایستە یای حیوان خوی یای شیریت فروشن دەنەمە ئەم دەینە فێکی دیکە بۆ مەتکەتیان ئەوەش حەجی نوکە گەلێک خەڵکی هەیە سپێدازی ڕۆنا بیتەوە بەس ئەس متابعەت کەم گۆل ئاکرێ جیاوازگە باژارێ دیکە هەموو تێشتا سپێدە تخۆن ئەوە هەیە سەدە 50 یەکێم بووی وەکی جۆران نیە سەدە 50 هەندێک دێن ڕۆت بن بە سەعات 10 11 12 هەندێک ڕۆت بن نەخۆ پێشی نوکەنە بەس نوکەویش هەمیشە بەرەف داوی دەردەچین دڵبرێن ئەگەر بپرسیت ماستی تقریبا چند پێچێتن هاتە حاضر بیتن بەڵێ خودێ ڕۆژێک بێتێت تقریبا
ڕۆژێکی شیری ئینیتن سپێدی هاتۆ دینیت کارینی تو درست کەتن و دیبیتە شاف هێڤێن کەن هەتۆ بیتە شەف دهێن نەباک و سۆر بۆ هەنگی دەهێڤێن کە چەک و دێ پشتینگی چەک و دەگە پەید بوو سەرێخ و گرت دێ کەنەت بەڕۆدەدا دەکەنەت بەڕۆدەدا دەهێنن هەتۆ سوبایزی بوو متینێتی آری اگر تا پسیارێک هەبێتن لە حەجی تەوا داوام پسیارێ پێ بکەین دلبری دوو پرسیار بەس پرسیارێکی لەکسەر وەڵامی دامە ویستم بڵام ئەو ماستە چۆن بزانن تازەیە و لە شیرەوە کە لە ئاژەڵەکانەوە تا بێت بە ماست چەندێکی پێچە پێما بە وەڵامی ئەوەی دایەوە بەڵام ئەکرێ ڕێنمایەکمان بداتێ ئەگەر ئێمە چوین بۆ ماستکردین بە ڕەنگی ماست زۆر جار بەداخەوە هەندێک فرۆشیار هەیە مثلا ماستی مەڕت پێ فرۆشێ با بڵێن ماستی چێڵت پێ فرۆشێ بە ماسی مەڕ ڕەنگە بەڕەنگەکەی تۆ تامینەکەی بەڕەنگەکەی تێ بکەوی هەندێک شیر هەیە بۆرە هەندێک شیرێ زۆر سپیە کامیان بزانین شیری چێڵە ماستی چێڵە کامیان بزانین ماستی مەڕە و چەند جۆر ماستی ژەیە یعنی تەنانەت چێڵ و مەڕ هەیە لە ئاکرێ یان ماستی تریشەیە درسته بله حاجی آریه بجرمه پسیارت کرد بجدی بونو منه اگر مفهمتن از کسی که شارزانی ملوی بواری دا یعنی الماسی دا احتمال تازه خزان دارن بتن احتمال یعنی الگوندانه جیا بیتن چه بزانیتن اول ماستمری آنی چیه؟ ماستمری دیاره ماستمری چرا یه چرا و تامایش تاما کدی کدتن تاما یعنی یامری تو کشکه که دست ما بجربین بجربین بته آری اول سر قصاته ده حاجی تا ما تجربه کرد بونو من کاچا بزانی مرة چرا باشە دلبرین ئێستا کە آری شوهاوەکە بجد اگر گەرمە ماست چر بو یعنی مریه باش تامش دیاره باشە دیارە. دلبرین لە ئەم کەش و هەوا گەرمانەیە و لە وەرزی هاوینە خەڵک زۆر خواستی لەسەر ماستاوە تامش دیاره ئەتوانین پرسیارەوەی لێ بکەی بزانین چی جۆرە ماستێک زۆر تایبەتە بۆ ماستاو يعني دیاره بتشتكل هندية شيلة يشيلة أوبا حاجی لانا خزانه کاگاریه بجد اگر ها نکت ورزی هاوینه دا ام بجنه آوا ماست او بجنه ماستاو چجوره ماستک بو آوا ماست باشه بونم يا مري بيتنو بشكل تام ترشبت آری یعنی لانا یه مری بیتن او دیبت هندک تام ترشاتی دا های بیتن حتی بو آوا ماست آن ماستای باش بیتن و حاجی ماست وقتی که بیتن بو آوا ماست و آوانت بیتن بيتن بس تام فرقت قال يديك يني بيت ناخذ بيت عندي ماست اگر ما بده كان هو ماست دلبرین لێ بپرسە ماست چۆن هەڵبگرین ئەگەر ماست بێ چۆن پرسیارێکیان هەڵبگرین؟ ئاکرێن بۆ چەندێک دەتوانین چەند ماست وێشولێ؟ هەڵبگرین والله قال كم ولا شو هەڵی بگرین وقتها من دون أول واحد يه كم كاس من ماست فروتي بكيلو بوبي مع عزيهات اللي ما رحمة تاخذ اللي بيت قلت من قازانا كماسي مدي دو أبوي شكل من جدنا سر ترازيين وقت مدي شيء كي موجود كيشم حقوتي ماست كيشان موجود والله برا كيشان زور ممنون حاجی هر ساق بی انشالله تمندرش بی آری اول چرا که حاجی طه بکو پتری 4 ساله بی کاری کردن مدوی از بحثی بابت که کم آری گله که سرنس را کشه حاجی طه اکم کسا کل آکر کیلو ماس فروتی برینو که همو بسیتل بون تاد نفروتن درسته حاجی يعني بسيتل بو اف ماسات هذا فروتن بس اوي كمين كسا كل آكر ماس كيلو فروتي آري اگر تو هات يعني بكيلو نبو بيشتر خلق بكيلو ماسي ناكري بەس ئەم بە کیلۆی فرۆشە لە ئاکرێەوە بزانین كيلو ماس نبو برينو كاري لانا بلكو قازان بو يعني هم بعد يكي بيبي رنگي بو حجمه نهاية الزانين بس اول آكر كمين كسا كو ماس بكيلو اینا داره البته نو که همو کیلو يعني بادوزان خلق نشد کیلو که بکردان احتمالا نیف کیلو ربع کیلو بکردن بودسه روزا زۆر باشە دەست خۆش بێ دلبرین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو بەڕێزەش کە زانیاری باشی لەسەر بەرهەمە شیرە منەکانی ئاکرێ بە تایبەت بە ئێمە ببینەران بەخشی دووبارە سپاس بۆ ئێوە